ئێمەی خانمان بە تایبەتی حەزمان لە بابەتی ناوماڵ و کاری دەستی و ئەو بابەتانەیە بەڵام کۆمەڵە کاری دەستیشان کە گرنگە بۆ هەمووان و پێویستە لە ماڵەکاندا هەبێ هەر بنمونە سینیە سەعاتی جوانە و نقولدانە کۆمەڵێک بابەتی گرنگ کە لە ماڵا هەیە هەمومان حەزەکەین شتی جوان و ڕێکوپێک بکەینجا زۆر جار ئەم بابەتانە بە حازری ئەکڕین یا خۆت ئەچینە دوکانێک و ئەکڕین بەڵام ڕەنگە کەم بیستی بێتمان یان نەمان بینی بێت کە بە کاری دەستی کرابێت و بە ماوەدی تایبەت کرابێت ئەمڕۆ باس لە هونەرێک دەکەین کە کاری دەستی و بابەتێکی سەرنجڕاکێ و ناوازێ ئەویش هونەری ڕێزنە کە خاتونێکی دەستڕەنگین دروستیان دەکات بە دەستەکانی خۆی ئەویش خاتو گوڵستان محەممەدا لێرە میوانە لەگەڵمان خاتو گوڵستان بەخێر سپاس بابا دەبوون لەگەڵمان با سەرتا بزانین هونەری ڕایزن چییە؟ چی لێ دروست ئەکرێت؟ ڕایزین کۆمەڵە پێکاتە ماوەدە تێکەڵ بەیەکی ئەەکەیت و قاڵبی تایبەتی خۆی هەیە لە کاتی دروستکردنیە دروستیەکەی ئەو شتێک کە خۆت هەوێ. زۆر باش خاتو گوڵستان جەناب لە کێکەوە دەست کردەوە بە میشە چۆن بوو ئاوا حەزی و خوڵێ بۆ میشەوە دروست بوو. 6 مانگێکە من دەستم بەکاری ڕایزن کردووە لە سەرەتای ئیشی ڕایزنم ناکرد ئیشی چنینی دەست وەکو مرو ئەم شتا ئەم بابەتانم ئەکرد حەز لە ئیشی دەست بوو بڵێ بەڵام هەر لە مناڵی و ئەو حەز و خولیان تیا بووە بەڵام دوای ئەوە حەزم کرد ئیشەکە زۆرە حەزم لە ئیشە بوو زۆر جیاواز و تایبەت بێ بۆیە دەستم بەکاری ڕایزن کرد. زۆر باش باشە خاتو گوڵستان چی لێ دروست ئەکرێ ئێسێ مەشتی جیاوازە بین لێرە کە هێناوتە لەگەڵ خۆتە حەزەکەم بەگشتی ئاماژە بێ ئێمە توانین چۆن سوود لەم هونەرە ببینین. وڵی هەر شتێک کە خۆت ئارەزوی بکەیت بۆ نمونە قاپی چکولێتە یان هەر پێداویستیەکی ناوماڵ کە خۆت ئارەزوی پێ بکەیت ئێمە توانین دروستیکەیت. زۆر باشە ئەمی کە تۆ دروستێکی هەر بۆ خۆشی خۆتە یا خۆت خەڵک داوت لێ کە بە پێداواکاری خەڵک دروستیەکەی وڵی بە پێداواکاری خەڵکیشی تایە و هەنێکیشی بۆ خۆم دروستەکەم بەڵام بۆ خۆت لە ماڵەوە بەڵێ زۆر زۆر باشە. خاتو گوڵستان ئەم ئیشە تازەیە لە گیانی شاستەکەم تازەیە و لە هەرێمی کوردستانیشە چۆنە دەست پێکردنی خواستی خەڵک چۆنە لەسەری خەڵک چۆن پێشوازی لە ئیشەکەیتەوەکە؟ وڵی تا ڕادەیەک باشە لەبەرەوە ئیشی دەست تۆزێک جیاوازە ئەنج بە تایبەتی کە من گوڵی سروشتی و یان میوە لە ئیشەکانما بەکار ئێنم ئەنج بە پێی خواستی ئەو کەسە درستی ئەەکەم کە خۆی ئەوێت چکە زۆر کەس ئەوێ شتەکەی تاک بێت یان کەسێکی تر ئەم شتەی نەبێت بازاڕی نەبێت لەبەرەوە ئیشی دەست جیاوازترە لە خواستی زیاترە لە ئیشەکانی تر. هەستەکەم کارکردنیشی زیاتر تیاابێ ینی تۆ بتەوە ڕەنگی زیاتر بێ بە پێی خواستی مشتێکەکە ئەتوانین گۆڕانکارێکی تیا بەڵێ ئەم چۆنی بووە ئێمە لەسەر خواستی خۆی دروستەکەن بۆ ڕەنگەکان بۆ گوڵەکان بۆ هەموو شتێک کە بەکارێن تەنانەت ئەو مرو شتێک کە بەکارێنین بە پێی خواستی خۆیان باش چنێکی پێچە دروستکردنی ئەزانم کە قەبارەکان جیاوازن بۆ پێکە ئێستا ئێمە ئەیبیێنی لێرەیە بەڵام بەگشتی ینی گەر تێ شتێک بابەتێکی جوان دروستکە کاتێکی زۆری پێچێ بڵێ ئیشە گەورەکانم 4 بۆ 5 ڕۆژی پێچێ ئیشە بچووکەکان 2 ڕۆژ هەر بەنمونە ئەم ئیشەم بەڵێ ئێوە درنگانێ بۆ بەرنامەکە پێتانوتم حەزم کرد ئیشی تایبەت بێ ئەمە ساعتە ڕەشەکەم لەبەرەوە 2 قۆناغم لەسەر کردووە ئێستا قۆناغی تریشی ماوە ئیشی لەسەر بکەم بۆیش تەقەژمێر زۆر باشەکەواتە ڕۆژێکی زۆری ئەوێت بەڵێ 4 بۆ 5 ڕۆژی ئەوێت باش ینی کارەکەی چییە؟ هۆنیە ینی ئەو موادە پێویستی بە وشک بوونەوە یان هەر خۆت پێویستە بە وردی ئیشی لەسەر بکەیت؟ ئەبێ خۆت وردبی لەسەری بەڵام دوای ئەوش ماوادەکە پێویستی بە وشکردنەوەیە بەڵێ بێ وشکی کەیتەوە ناوبەناو خۆت سەردانی کەیت ئیشی وردەکاری تری ئەوێ ئەبێ لەگەڵ یار بکەیت ئەو بابەتانی من لێرای بینم بەردیتیایە بریسکەیتیایە مورویتیایە نیشتی زۆر تایبەتی تایە ئەم ماوادانی کە هەم تۆ ئەم شتەی لە دروستەکەی هەم ئەو بابەتانی تریشکە وەکو دیزین وەکو جوانکاری تەیەکی لە کوردستان بەردەستیا خۆت ئەوە تا ئەبێت تۆ بە تایبەتی بیهێنی بۆی ئەم کارە دەستی جوانانەی پێ دروست بکەیت. وڵی هەمووی لە کوردستان بەردەستە بەڵام بۆ ئەو کەسانێک کە ئیشی ڕایزن ئەکەن یاخود سەرەتای دەستپێکردنی ئیشی ڕازیانە حەز بەوەکەن ئیش بکەن وریای ئەوە بن مەواد دەرەجەیەک و دەرەجە 2 هەیە و لە کاتی بەکارهێنانە وریای ئەوە بن چی بەکارێن و چۆن بەکاری ئەهێنن کاتە کوالێتی هەیە ئەمە شۆک و ئەو کارستانەکەی کڕین هەیە زوو خراپە بێ هەیە زوو ئەشکیا لە ماڵی بەڵێ کاتە شتێکە کڕیت بەڵێ ئەنج خۆی ماوادەکە کیمیاییە ئەبێ ئەو کەسانی کە بەکاری هێنن زۆر وریابن بەنمونە من خۆم دەست کە هاتی دیقەتی دەستمان نا دەستڵاتەوە بۆ هێو مادەکانەوە بەڵێ بەهۆی ئەوەی
بۆ ماوەیەکی کاتی نائاگا بووم لە بەکارهێنانی لە کاتی ئیشکردنەکەمە دەستکەشەکە لە دەستما سوتا دەستمی سووتان ماوادەکە جا لەبەرەوە ئەو کەسانێکە و ئیشاکەن ئەبێ زۆر وریابن و نابێ بە تایبەتی مناڵ بە هیچ شێوازێ بچێتە ئەو شوێنەی کێتەوە ئەو ئیشی تیاکەی زۆر باش کاتە میشە بە خۆشی مەترسی خۆی هەیە و کەسی کە بەکارێنێ بێ کۆمەڵک ئامادەکاری بکە ئەمەژە بە دەستکێشدا چۆنم ئیشە ئەکەی لە ماڵەوە وڵی دەستکێش ئەبێ دەستکێش تایبەت بەکاربێنی و دەمامکیش بەکاری بێنیت لە کاتەوەی کە ئیشتیاکەی ئەبێ شوێنێ بێت تایبەت بەوە بێت کە تۆ ئیشی تیاکەیت من لە ژوورێکا ئیشەکەم ئەو پەڕی مەترێک بێت ینی زۆر بچووکە ژوورەکەم ئیشەکانی خۆشمی تیاکەم زۆر باش هەست ناکەی ئەو موادەیە خودت بۆنی موادەکان زەرری تەندروستی ئەوانی هەبێ هیچ کێشەی نییە بۆ خۆت بەئەکیت ماوادەکان زەرری تەندروستی هەیە بەڵام کە تۆ خۆپارێزی و کرد دەستکێش و دەمام کە بەکارهێنا ئەو کاتە ئەوەنە تەسیری نیە ئێستا لە زۆر وڵاتە بە تایبەت وڵاتی سوید و ئەمانە ئەو ماوادە ئەبێ ئەو کەسی کە ئیشی لەسەرکا بێ شەهادەی هەبێ لە بوارە چکە هەر کەسێ ناتوانێت ئەمە جە زۆر لە کاتی بەکارهێنانیە بۆ نمونە لەوانەیە نەخۆشی پێست بۆ دروستکە ئەو کەسانی کە نەخۆشی خوددایان ڕەبۆ نەخۆشەکانی تریانێ چکە بۆنی تیژە لەوان تەسیری هەبێ بۆیان زۆر باشە حەزەکەم ئاماژێک بۆ شتە جوانانە بێکەم ڕۆ لەگەڵ خۆتا هێناوتە باسێکمان لێ بکەم شتانە چین چۆن دروستی کردوون ڕەنەکان چۆن تێکەڵ ئەەکەی وڵی هەمووی بەپێی خواست و ئارەزوی خۆمە ئەمە ستاندی قورئان و ئیترقا بچکلێت و ئەمانە بەپێی سەلیقە و بیرۆکەی کە بۆمیت لەو کاتایە کە ئیشی لەسەرەکەم ئیتر بەپێی ئەو باشە ڕەنگەکانی شەر ڕەنگە تێکەڵیان ئەەکەیت بەڵێ زۆر ینی جوان لێرە کە ئەم بینی بەس ئەم قاڵبانە چۆن دروستەکەیان سە قالبەکان جیاوازن هەنێکیان قالبەکان ڕێک نین ئەمانە بۆ دەرئەچێتەوە چۆن ئەتوانی و نەخشانت وڵی زۆربیان قالبە بەڵام هەنێکیش هەیە ئەبێ لێزانینی خۆتی ئەوێ ئەتوانی بە ڕێگەی تریش هەیە ئەگەر قالبیشی دەست نەخەی ئەتوانی دروستی کەیت خاتون هەستەکەم لە ناو هەندێک لە ئیشەکانتە مەسەڵەن ئەم نقڵدانی کە دادناوە شتی سروشتی و گوڵی وشکرا و گەڵا ئەوانی تیاوە چۆن بەکاری ئەهێنی بەڵێ وڵا ئەمیش هە لە کاتی ماوەدەکە کە قالبەکە دروستەکەم ئەمانە بەس ئەبێ پێشتر وشکرابێتەوە چکە گەر وشک نەکرابێتەوە ئەو شتێک کە بەکارێنی دوای مودەیەکی زۆری پێناچە و خەرابێت زۆر باشە ئەوەی کە لە تەنیشتیەوەیەتی ئەو نەخشە خڕەکانی تایە ئەوەیان چێ بەکارەهێناوە کەمیان هەر نقڵدانە هەر نقڵدانە بەڵام مرۆم بەکارهێناوە مروشی تیا دەستکاری بەڵێ بەپێی خواستی ئەو کەسێک کە ئەوێت هەر شتێک کە خۆی خواستی لەسەر بێ من ئەتوانم ینی بۆی تێکەم و بەکاری بێنە باش ئەم دروستکردنا بە پرۆسی گەرمی و ساردیوانە ڕۆیە خود تەنها پێویستی بە وشکردنەوە هەیەیان ئامێری تایبەتی ئەوێ وڵاهی بە پرۆسی گەرمکردن و هینیشا ئەڕوات لە بۆ ئاگری پێویستە تۆ ئەبێ لە کاتی بەکارهێنانە ئاگری ئەوێت ئاگری بۆ بەکاربێنیت ئەنج دوای ئەوە پێویستی بە وشکردنەوە کاتە بەکۆسی زۆر ناباس لەوا کرد بە کۆڵە پرۆسی زۆر ئاڕۆ ڕەنگە ئەوە سادە بێتە بەرچاوان بەستە بەس من شتێک لەلام دروست بوو ئەم موادانە خۆیان ڕەنگیان هەیە خۆت ڕەنگیان بۆ بەکارهێنی بۆیان زیادەکەی نانە ماوادەکان ئەبێ خۆ ڕەنگی بەکاربێنیت و بەپێی سەلیقە و خواستی ئەو کەسێک کە ئەوێت ئەو ڕەنگەی کە خۆی بێت من ئەوەی بۆ بەکارهێنم زۆر باش کەواتانی ئاسانە ڕەنگ تێکەڵکردن و وەرگرتنی ڕەنگەکانی وڵی هەم وەکو ئاسان بۆ من ئاسانە چکە من ئیشم ئەوەیە ئیشی لەسەرەکەم بەڵێ باشە مادەم بەڕستان سەوەکو خاتونێکی بەهرەمەند کە کاری دەستی جوان پێشکەشەکەن دڵنیام ماوەیەکی زۆر تاویستۆ تاوەکو فێر بن تاوەکو ئەم لێ هاتوویە بۆ خۆتان دروست بکەن ئەم کارە جوانانە پێشکەش بکەن بەسم لە سەرەتای دەستپێکردنی خۆت بۆ بکە چۆن بوو کە ئاکارە لەسەر خۆت کرد چۆن فێر بووی کە ڕەنگە من لە کوردستان ئاسان نەتوانی فێری ببی ڕاستەکەی وڵی زیاتر پەیجە ئەوروپیەکان پەیجی ئینگلیزی و پیاوەکان ئیشی گەورە گەورەیان ئەکرد لەوە زۆر حەزم کرد یەکەم جار وتم نان لەوانەیە من نەتوانم ئەوە بکەم ئەمە بەڵام دوای ناوتم ئەبێ من ئەوە بکەم ئەبێ بتوانم بیکەم لەبەرەوە هەر ئیشەکە ئێمە دەستی ئەینێ وانە بێ ئیشەکە بە ئاسان بێتە دەستت لەوانەیە کۆمەڵە سەختی و هین هات بێتە بەردەمم بەڵام بەردەوام بووم و هیچ سەقەت کردووە لێمان مەشارەوە وڵی وەکو سەقەتکردن نا بەڵام هەبووە ڕەنگەکان
بەدڵم نەبووە لە کاتەوەی کە ئەو بۆ دەرنەچوو کە ئەدەوێت بەڵێ بەڵێ ئەوە نەبوو کە بەڵێ چاوەڕێ کردووە بەڵێ بەس ئیشیشەوەی هەر تێگەیەوە سەرەتای دەست پێکردنیش بە تایبەتی ڕاستەکەی ئەروەڵا هەیە زۆر ئەزمونداریشە تووشیە حاڵ بێگومان خاتون ئەوەی کە ئەمیز پرسم ئەوەیە تۆ بەم شتان هەر ئەم شتانە دروستەکە ینی مەسەل هەر جوانکاری ناوماڵ دروستەکەیە ئەوە بزانم ئێستا هەندێک کەس هەیە ئەکسسوارەتی پێ دروستەکە بەڵانکەی بچووک و ئەوانە ئەوە تۆ دروستی ئەەکەی بەڵێ ئەوانەش دروست دەکەم وەکو مەدالیا و ئیتر بە پێی خواستی ئەو کەسانەی کە هەر شتێک لە ڕایزن دروست کرێت من هین یەکەم باشە کامیان زیاتر خواستی لەسەر لای بەکارهێنەر یاخۆی زیاتر داوا ئەکرێت زیاتر ستاندی قورئانەکان لەگەڵ قاپی چکولێت و سینەکان ئەو مودێش تۆزە سەعاتیش هینە ساڵانە وردە وردە خۆی لەوانەیە پەیوەندی بەوە هەبێ ئێوە خۆتان ئیش لەسەر چی ئەکەن وەکو دەسڕەنگینەکان ڕاستکەش دوایی داوای ئەوە بکات ئەوی بەلاوە جوان ڕاستەکەی وەڵام من لە ئێستا هەر ئەو بابەتانە ئیشی لەسەرەکەم بەڵام ئیشەڵا خۆی گەورە ئەگەر بواری بۆ ڕەخساندم حەزم لە ئیشی گەورەترە و ئیشی گەورە بخەمە ئیشی گەورەترە کوچی حەزەکەن لێرە بزانین بۆ ئەوەی کە مێز و ئەم شتانە حەزم لێتی زۆر زۆر ینی هەوڵی بۆ ئینشاڵڵا بەڵێ شاءڵە خات و گوڵستان ئەم ئیشە هەر خۆتێکی لە ناو خێزانەکەتان ئەوان چۆن هاوکارتن چۆن پشتگیریان کردووی لەم ئیشە بەتایبەت کە ئیشێکی تازەیە وڵی ئیشەکە خۆم هەر بەتەنیا خۆم ئەیکەم وەکو پشتگیریش من زۆر زۆر سوپاسی خۆم ئەەکەم سێجار سوپاسی خۆم ئەەکەم ئەجا کەسانی دەوروبەرم خوشک و براکانم و هاوسەرەکەم و مناڵەکانم ئەوانی یارمەتی دەربوون بەڵام وەکو ئەوەی کە خۆم ینی خۆم هین بووم خۆ زۆر سوور لەسەر بابەتەکە بۆ ئەوی کە دەستی بکەی زۆر باشە زۆر کات لە پێچەکە تا کچەکە تبینین ئیشەکانە بۆ ئەناسێنێ ئەوە چۆنە خۆی ئەم حەزی لە ئیشەکە یان تەناتۆی هاانیەدەی وڵی خۆی زۆر حەزەکە جاری وایە کە تەسوورەکانی مودێ ناکەم یان شتێکم بۆ درسە بێ ئەڵێ دایکێک یانکەی تەسوورێکی ترم ئەەکەی زۆر خۆی حەزەکات بە قسەکردن حەسەکەم جوانێکی شیاوە بە بابەتەکانەوە ڕاستەکەی وڵا پێش ئەوەش کە من بەکاری بێنم لەو ئیشەیە ویستی خۆی بوو شتەکەم بۆ ڕوون کردە وتم میناگیان بەم جۆرە لەوانەیە زۆر جار تۆ مناڵی بکەویتە بەر لە شای قسەی کۆمەلگایان لە قوتابخانە وتی ناقینە دایکە گیان من حەزم لە ئیشەکەی و ئەیکەم هەستەکە ئەویش حەزی لە ئیشەکەی هەوڵ بدا فێر بێ وەکو تۆ شتەکان دروست بکەیان هەر حەزەکات ئیشەکانە بۆ بناسێنێ وڵی بە ئەکید ئیشەکە ئەزانێت وردەکاریەکانی ئیشەکە هەمووین پێ و تۆ هەمووی ئەزانێت هەرچەنە خۆی تەمەنی مناڵە جاری 8 ساڵیش تەواو نەکردووە بەڵام فێرم کردو بەڵام وەکو ئەوەی کە بهێڵم ئیشەکە بکات نا لە بڕۆ ماوەدەکە کیمیایی و مەترسی بەسەر ژیانی زۆر زۆر باش حەزەکەی کەس فێرکی لە داهاتوە وڵی وەکو کەس ئینشاءڵڵا ئەگەر خی گەوری یارمەتیم دەرم بێت و پرۆژەکەم گەورەکەم ئینشاءڵڵا بە ئەکید ئەو کەسانی کە ئەو ئیشە ناکەن یاخود لە ماڵەوە دانیشتون بەشداریان پێکەم و ئەیان هێنم ئینشاءڵڵا گەخوا فرسەتی ئەوم بات زۆر زۆر باشە خات و گوڵستان هەر کەسێک کە دەستەکە بە ئیشێک بەتایبەت ئیشێکە ئیشی دەستڕەنگیری ئەوان بە کۆمەڵێک بەربەست و ئەرقەلە دێتە بەردەمین تۆ تووشی چی ئەوی لە کاتی کردنی ئەم ئیشەیە بە ئەکید زۆر کێشە ینی زۆر بەرپەرساتۆتە بەردەم لە کاتی ئیشکردنە زۆر جار ئەو مەواتە نەمتوانیەوە بەردەستی خەمیان بۆ گاندنم بۆ مشتریەکان یاخود ئەو شتێک کە ویستومە مەجالم نەبووە خوانەی برە من لەبەر مناڵەکانم وەکو ئەرکی دایکایەتیش لە ماڵەوە سوپاس دەکەم مەمنونم بەڵام ئەبێ خۆ ئازابیت ئەگەر ئازا بوویت من پێم وایە لە هەموو شتێکە لە ژیان تا سەرکەوتووە بی ئەتوانیت زۆر باشە کاتە خات و گوڵستان ڕاو چییە بۆچین چۆنە لەسەرەوەی کە ئەو خانمانی کەیانێ دەستکەم بەکارە وەکو خانمێکی دەستڕەنگین کە هەم پێشتر کاری ترت کردووە هەم ئێستاش دەستکرۆ بەکارێکی نوێ و تازە و جوان کە دڵیان کۆمەڵک خانویش حەزەکەن لەسەر پێکانی خۆیان بۆسن یاخود هەنگایە بنن بۆ ئەوەی کە ئیشی خۆیانیان هەبێ وڵی من هاانیان ئێم ئەڵم هەر یەکێک هەر خاتونێک کە لە ماڵەوەیە با گرنگ نییە کە لە دەرەوە بێت یان هەر شتێک لەم کارێکی بەڵێ ئەتوانێت لە ماڵەوە پەرە بەو خولیایە یاخود ئەو ئارەزووی خۆی بات هەم کاتە فراخەکانی خۆی پێپڕکاتەوە هەم ئەتوانێ سەرچاوێکی بژێوی ئەگەر کەمیش بێت بۆ خۆی دابین کات ڕاستە بەتایبەت کە لە ئێستاە دەرچێکی زۆری زانکۆ کارمان هەیە دامەزراندن نیە یاخود لە کردی تایبەتە زۆر بە قورسی ئیش دەست ئەکەوێت کردی تایبەتیش ئەوەندە قورس بوو هەموو کەسێک ناتوانێت بەڵام هەمیشانە کە لە ماڵەوە کرێ هۆنیا خات و گوڵستان هەم ئیشێکی بێمنەتانەیە
سربەشدانەیەوەکو خۆمانەڵێ و هەروەها ئیشێکی تازەشە و کەسە سەلیقەی خۆی توانای خۆی تیا بەکارهێنێ زۆرمان زۆر هەستەکەم ێستا خانمان ئەوەی کە ناتوانێت دەستکا بە ئیشی خۆی زیاتر ترسێکیان هەیە بۆی کە من ڕەنگە سەرکەوتو نەبنیان ڕەنگە کارەکانم جوان نەبێ خەڵک بەدڵی نەبێ یا ماوەیەکی زۆرم پێ بچێ ڕەنگە هەموو دەستپێکێکیش سەرەتا ئاسان نەبێت تا تۆ ئەو شتە بە خەڵکی ئەناسێنی سەرەتای تۆ چۆن بوو کاتێک ئەم بابەتانت ناسان بە خەڵک وڵی سەرێتا وەکو ئەڵێم لە پێیج ئەوروپیەکان ئەم بینی زیاتر پیاوەکان ئەو ئیشانە کرد زۆر حەزم کرد زۆر خولیای ئەوە بووم یەکەم جار وتم من ناتوانم ئەوە بکەم بەڵام دوای ئەوە بیرکردنەوەیەکی زۆر وتم ئەبێ بتوانم قەنەعەتم بەخۆم کرد ئینجا دەستم بەم ئیشە کرد وتم ئەبێ بتوانم و سەرکەوتوو بم خاتو گوڵسان باسیەوەت کرد کە پێشتر ئیشی چنین و ئەو بابەتانم کردووە سواز لەو ئیشە هێناوە یاگەر پێویست بکە ئەو ئیشەشەکەی بەتایبەت بۆ خۆت بۆ جلوبەرگی خۆت یا بۆ مناڵەکانە وەڵی وەکو خۆم بۆ خۆم ئەیکەم یاخود دەوروبەر کە زەنیزەکان ئەگەر داوام لێ بکەن بەڵام وەکو ئەوەی تر مەگەر یەکێک زۆرم لێ بکە ئەگینا خۆم خولیان بچکە زیاتر لە ئیشی ڕایزنە حەز بەو کارەکەم زیاتر باشە من لەو هێنە بینیومە لەو ڕایزنە ئەوەیە کە لەیادا هامناوە هوەری نووسینی تایە ناوی ئەڵڵا نووسراوە لەسەری ئەوەش پێویستی بە خەتاتی و دەستخۆشی هەیە جانووسی هەیە یاخود ئاساییە وڵی ئەبێ خۆت بتانی هین بەکاری بێنیت چکە خۆت نووسیوتە وەری ئەگرێتوانی لە شوێنێکی تری ژوەری بگریت ئەتوانی وەریگریت و لە نووسینەکانیشما هەیە خۆشم نووسیمە پێت وایە بە شارەزاد چیا هەبێ ینی بێجگەر لەوەی کە تۆ ئەمانە دروست ئەەکەی هەستەکەم ئێستا بۆم نە ساعاتەکان پێویستی بەلایەنێکی میکانیکی هەیە تۆ پیلی وەدانێت و ئیش بکات ئەم ساعاتە بە بەرداوامی یان کۆمەڵک بابەتی تری پێوە بکەی دەستکە بۆ ئەم بابەتانە تا چەنە گرنگە لەوانش بزانی یان تۆزە تەکنیک و نیۆکاری تیاابێ وڵی ئەبێ سەلیقە و هەبێ و دوای ئەوەش ئەبێ زانین و لێزانین هەبێ بە ئەو شێکە ئەیکەیت بۆ هەم بۆ ئەوەی کە میقاتی سعات ئەم شتانە یاخود تێکەڵکردنی ڕەنگەکان یان ئێستا من وەکو ئەمەم وەکو گوڵەگەنێک دروست کردو و چۆلەکەی وردی لەسەرە ئەبێ تۆ خۆت سەلیقەی ئەوەت هەبێت چی ئەەکەیت و چۆن درستی ئەەکەیت و بۆ ئەم خاتو گوڵستان ئەم ڕایزنە تەنها لە ناو خۆیان بەکارێنیا توانین لەگەڵ پێکاتی تر و موادی تریش و مادەی تریش تێکەڵای بکەی مثلەن هەستەکەم تۆ تەختەش بەکارهێناوە لەگەڵای بەتایبەت لەگەڵ ساعاتەکان ئەمە تا چەندێک ئەکرێ وڵی ئەتوانی بەکاری بێنی هەم ئەتوانی لەسەر تەختە بکەیت و هەم ئەتوانی بەقاڵبی تایبەت ساعتی تریشی تا هەر بەقاڵبی تایبەت کردومە و تەختەم بەکار نێناوە زۆر چاکە ئەو قاپانە کە لەوێوە هەن ئەمە هەر وەکو جوانی ئەبێ لە ناوماڵە بەکاری بێنیان هەردوانی بۆ بەکارهێنانیەوەی کە خواردنی تێ بکەیت و ئەمانش بەکاری بێن وەڵام من وەکو قاپی چەرەز دروستم کردووە ئەمانە تو ئەتوانی خواردنیشی تا بەکاربێنیت و ئیتر وەکو باقی شتەکانی ترکە لە بازار باشە قەت کاڵ نابێتەوە یان زیانی چەند دروستی نیە زۆر جارها پێمان ئەڵێن مەنجەڵەکان جۆریان هەیە و هەنێکیان خراپە و موادەکانیان مسەرتنە ئەمانە هیچ زیانێکیان هەیە کاتی خواردنایە خودت ئەمە تەواو کە بە پرۆسەیەکە ڕۆشت و زیانی نامێنێ وڵی چکە بابەتەکانم زیاتر ئەوە نییە بۆن منۆک و چەشت ئەمانە زیاتر زیینێ بەڵێ زیاتر جوانکاریە وەروە بۆ کۆڵێن ناخرێتە سەر ئاگر بێگومان ناخرێتە سەر ئاگر لەوانێ لە بەرەوە هینەکەکەن بەس خاتون ئەمانە ئەگەر کەسێک لە دەستی بکەوێتە خوارەوە وەکو شوشە وایە ئەشکەیان هیچ کێشەیەکی نییە وەڵاهی هەنێکیان هەیە شکانی تایە هەنێک شێب جۆر پێکاتەوە موادێکی تری تیا بەکارهێن وەکو ئەم ستاندی قورآانە سعاتێکی تری بچووکە لە ئەلزدامناوە کۆمەڵ ئەوانە ناشکێت لەشەوە بەڵام ئەوانە باقیتر هەیە ئەتوانی چاکی بکەیتەوە بۆ پێی خۆت دروستیانەکە یا خۆت تەواو کەشکە تێک ئەچێت بەتەواوی من ئەتوانم لە شتی ترا بەکاری بێنمەوە بەڵام وەکو ئەوی کە سوود لە ماوادەکەت بینم ناتوانانی سوود لە ماوادەکە بینی ئیتر کە ماوادەکە تێکچوو تەواوە بەڵام بۆ نەقاپێکی چکولەتیان شتێک کە ئەتوانم خۆم ئەگەر حەزم لەی نەما دەستکاریەکی بکەم شتێکی بەزیات باشە دوای ئەوەی کە دروستیانەکەی هیچ ڕێکارێکی تری تایە لەوانە ڕەنگکردن لە دوای دروستکردنیەوە سە بۆ منە ئەو قاپە ئەبینم ینی هەستەکەم ئەملالاکە ڕەنگ کراوە یان قەراغەکەی پێویست بەوانش ئەکات وڵی بۆ جوانکاری من زۆر جار ستاندەکانم قاپی چکولێت هەندێک لەو بابەتانە ڕەنگی تیا بەکارێنم جوانکاری تری جوانکاری وەروواستێکم بریسکە زۆر بەکارهێنی بەناو ئیشەکاندا ئەوشە بۆ جوانکاریە
بەڵێ زیاتر بۆ جوانکاریە شیشەم بەکارهێناوە وردە ئاوێنم بەکارهێناوە لە ئیشەکانمان گوڵی سروشتی و ئەم شتانە بەکارهێنم. بەڵێ مەسەڵەن ئەوە بریسکانی کە بەکارین یا مرۆانی بەکارهێنی هەمان و مرۆوانەی کە خەڵک لە ژیانی ڕۆژانی خۆی بە پێداویستەکانی تری بەکارهێنا ئەمە جۆرێکی تایبەتی هەیە. نانا هەر ئەوانەیە کە باقی خەڵکی تر بەکارهێنێت بەس ئەوەی سەلیقەی خۆت و تێکەڵکردنی ڕەنگەکانە ئەگینە هەموو ئەو شتانێک کە من بەکاریهێنم لە کورسانیشە بەردەستە. باشە حەزەکەی لە داهاتوایانی بۆ منە بەردی ناوازە شتی تایبەتتر بێنیت یعنی شتانێک کە ها تایبەتتر بن بیانکەیتە ناو دیزاینەکانتەوە. بەئەکید ئینشەڵڵا ئەگەر خوای گەورە فرسەتم بۆ بێنێتە پێش بە تەمام شتی گەورەتر و بیرۆکەی تازەتر ئینشەڵڵا بخەمەنەوە. حەزەکەی ئەم ئیشت وەبزانام لە ماڵەوەیکی بهێنیتە دەرەوە شوێنێکی تایبەت هەبێ مەسەڵەن دوکانێک شوێنێکی تایبەتەوە کارگەیەکی بچکۆلانە دابنیت و ئەم ئیشانی تیا بکەیت پلانێکی واتان هەیە؟ بەڵێ خۆم ئەو پلانە هەر لە سەرەتای ئیشەکەەوە ئەڵێ تۆ تا بیرۆکەی گەورەتر نەبێ ناتوانانی پیرۆکە بەسەر بیرۆکە بچووکەکان تا زاڵبی لەبەرۆ من ئەوە لە مێشکمایە ئامانجم ئەوەی ئیشەڵڵا ئەگەر خوای گەورە فرسەتی ئەوەم بات و مەجای ئەوەم بۆ بڕەخسێ کارگەیەک دانێم هەموو ئەو خاتونانش کە لە ماڵەوە ئیشیان نییە بیان هێنمە دەرەوە بن بۆ سەرکار ئەگەر ئیشەکەم وای لێبێت و گەورە بێت لەلایەن خەڵکەوە ئەمە زۆر سوپاسیان کە بەجدجی زۆر پشگیریم کراوە زۆر دەستخۆشم بۆ هاتووە سوپاسیانەکەم. لەشە ساغبیان دەستڕنگینی خۆش هۆکار بووە کە ئەوە ڕنگدانەوەی هەبووە. خات و گوڵستان حەزەکەم باس لە سوۆشال میدیا بکەی ئێستا زۆرێک لە خانمان دەتوان سوود لە سوۆشال میدیا بین بۆ ئەوی کە کارەکانی خۆیان بە خەڵک بناسێنن و ئیشێکی پێ بکەن تۆ چۆن سوودت لێبینیوە؟ وڵی من سوودی باشم لێبینی لە ڕێگەی ئینستاوە یەکەم جار پێیجێکی بچووکم دانا ئیتر لە ڕێگەی ئەوە دەستم بە ئیشەکانم کرد و تا ئێستا هاتووە. هەر خەڵکیش لە ڕێگەی لەوانەیە و پێیجانەوە بتوانێت داوایشتان لێ بکات بەڵێ هەر لە ڕێگەی پێیجەکەەوە بەڵێ زۆر باش. ئەگەری تایبەت بەخۆم هەیە لە ئینستاە گوڵستان دۆتڕیسە. زۆر باشە. خات و گوڵستان مەسەڵەن گەر کەسێک نقولدانێکی بیان قاپێکی میوەی بێ پێویستە چەند ڕۆژ پێشەوە داوای بکە بۆی بگا بەدەستی؟ وڵاهی من ئیشی بە پەلەوەەر وەری ناگرم بەی شێوازێ ئەبێ قاپی چکولێتەکان 4 بۆ 5 ڕۆژی ئەوێت لەوانەیە زۆرجا ئەو ئیشەی کە تۆ مشتریەکە داوایەکە بەدڵی تۆ نەبێ یا بەدڵی مشتریەکە نەبێت لەبەرەوە ئەبێ 6 ڕۆژێک پێش ئەوە بێت پێت بڵێ ئەجا ئیشەکەی بۆنێت. باشە لە چ کاتێکا داواکاری زیاترە ینی خاستن ئێمەی کوردها جژنمان هەیە جژنەکان جژنی ڕەمەزان و قوربان زیاتر حەزمان لە ڕزانەوەی ماڵە و خۆ ئەمادەکردنە لەم کاتانە حەز ناکەی زیاتر خەڵک داوای بکات و خواستی زیاتر لەسەر بێ بە چاو کاتەکانی ترە؟ بەڵێ بە بۆنەکە من چکە پێشتر ئیشی شتی ترم کردو لە نەورۆز و ئەمانە ئیش هەبووە بۆیە لە جەژن و لە ڕەمەزان بۆی ستاندی قورئانەوە یاخود جەژنەکان سینی و قاپی چکولێت و ئەمانە طبعا بەهۆی بۆنەکانەوە شتەکان زیاتر ئەڕوە. باشە. خات و گوڵسایمە دەستخۆشێت لە یەکێ نوێ سەرکەوتنی زیاتر بۆ خوازین بۆ تۆ بۆ هەمەوە خانمانی ترکە خەریکێم جۆرە کارانەوە دەستخۆشیش لەوانەکەین کە پاڵپشتیدانەکە بە تایبەتی خێزانەکانتان چکە مرۆڤ دەستکا بە شتێک پێش هەموو شتێ پێویستی بە خێزانی پاڵپشتی خێزانەکەیەتی. جەنابەت چیت ماوە لە کۆتاییە پێمان بڵێ ئێمە لە خزمەتە؟ زۆر سپاسی ئێوەکەم ئەزیێتان کێشا بۆ میوانداری و بانکێشکردنتان و سپاسی هەموو ئەو کەسانەکەم کە یارمەتیم دەرم بوون لە ڕۆژێ لە ڕۆژان بە قسەیەکی جوان بە یاخود بەکردەوە بێ لە کۆتاییشە سپاسی ئێوەکەم. سپاس دەکەین ئومێدەکەین کە لە داهاتوودا بەکاری باشتر و جوانترەوە بوو بینەوە و خانمانەشی کیانێ دەستکەم بەکاری خۆیان یاخود دەستڕنگینێکیان هەیە بتوانن دەست پێ بکەن و هەنگاوێ بنێن